میدیای نابەرپرس و کاریگەریەکانی لەسەر وەرگر لانووسینی دکتۆر پاڤێ جەمیل مامۆستای زانکۆ. لە سەردەمی مۆدێرنەدا کەلتوری باوی کۆمەڵگەکان کەلتوری بەکارهێنانی تەکنۆلۆژیا و ئامێری زیرەکە. ڕاگەیاندن وەکو دەسەڵاتێکی کارا کاریگەری هەیە لەسەر بیرکردنەوە و گۆڕانکاریەکانی کۆمەڵگە. ئەم پرۆسەیەش لە ڕێگەی ئامرازەکانی ڕاگەیاندنی بینرا و بیسترا و خوێندرا و یان سۆشیال میدیادا بە دوواداچوون بۆ هەواڵەکان دەکەین و زۆر جاریش لەسەر بنەمای ئەوەی میدیاکان بۆمان دەخەنە ڕوو بۆ چوون و هەڵوێستەکانمان پێک دەهێنێت. بەڵام ئەگەر میدیا بەرپرسیارەتی پیشەیی خۆی لەدەست بدات ئەو کات لە ئامرازێکی بڵاوکردنەوەی زانیاری و هەروەها بەخشینی زانیاری ڕاست و گواستنەوەی ڕاستیەکان دەگۆڕێت بۆ سەرچاوەی زانیاری هەڵە و ترس و دابەشبوونی کۆمەڵگە. میدیای نابەرپرسیار چییە؟ میدیای نابەرپرسیارانە هەر ناوەڕۆکێکی میدیاییە کە وردبینی و باوەڕپێکراوی تێدانیە و پشت بە هەستیاری و زیادەڕۆیی لە بڵاوکردنەوەی هەواڵی ناڕاست یان شێواندنی ڕاستیەکان بۆ گەیشتن بە ئامانجی سیاسی، ئابووری یان کۆمەڵایەتی دەبەستێت. بە سادەیی ئەو میدیایەکە زیاتر سەرنجی لەسەر ڕاکێشانی سەرنجە نەک گەیاندنی ڕاستیەکان و پشتگوێخستنی ڕۆڵی پەروەردەکردن و ڕێنماییکردنی دروستی خەڵک. بۆ نمونە کاتێک هەواڵەکان زیادەڕەویان تێدا دەکرێت بۆ ئەوەی وەک قەیرانی گەورە دەربکەون یان کاتێک دەنگۆی تاکەکانیان دامەزراوەکان بەبێ پشتڕاستکردنەوەی ڕەسەنایەتیان چەندین جار بڵاو دەکرێنەوە، میدیای نابەرپرس کاریگەری نەرێنی بەرچاوی لەسەر بینەر دەبێت. لە زانستی ڕاگەیاندندا چەندین تیۆر هەیە کە شرۆڤەیەم دۆخەی میدیا دەکات. لەو تیۆرانەش یەک تیۆری پلەبەندی ڕێخستن. ئەم تیۆریە باس لەوە دەکات کە میدیاکان بە خەڵک ناڵێن بیر بکەنەوە، بەڵکو زیاتر دەڵێن تەنها بیر لەم شتە بکەنەوە. بە واتایەکی تر میدیا بە گرنگیدان بە هەندێک ڕوودا و بابەت و پشتگوێخستنی هەندێکی تر پلەبەندی لە هزری وەرگردا دروست دەکات. کاتێک میدیا نابەرپرسیارانە تەنها تیش دەخاتە سەرە و بابەتانەی کە خۆیان مەبەستیانە وەرگر سەرقاڵ بکەن و دەیانەوێت وەرگر لە پرسە گرنگ و ڕاستیەکان دوور بخەنەوە. دوو، تیۆری بەکارهێنان و تێرکردن. ئەم تیۆریە پێشنیازیەوە دەکات کە وەرگران میدیا بەکار بهێنن بۆ تێرکردنی پێداویستیە معریفی و کات بەسەربردنیان بابەتە کۆمەڵایەتیەکانیان. بەڵام میدیا نابەرپرسانە ئەم پێداویستیانە بەرەولایەنی نەرێنی ئاراستە دەکات. لە بری دەوڵەمەندکردنی بابەتەکانی ڕاگەیاندن دڵەڕاوکە و دەنگۆ دەچێنێت و لە بری کات بەسەربردنێکی بەسوود ناوەڕۆکێکی پوچەڵیان تونند و تیژی دەخاتە ڕوو کە بیرکردنەوە و ڕەفتاری بینەر تێک دەدا. سێ، تیۆری دەواازە پارێزی. بە پێم تیۆرە میدیا و هەواڵانە هەڵدەبژێرێت کە دەگاتە ڕایگشتی لە حاڵەتی میدیای نابەرپرسیاردا بەرژەوەندی سیاسی یان بازرگانی کنترۆڵی و بابەتانە دەکەن کە بڵاو دەکرێنەوە و وەرگرەکان زانیاری ناتەواو یان چاواشەکاریان لەلایەن بەجێ دەهێڵن. ئەمەش وا دەکات ڕایگشتی بە هەڵەدا بەرێت و بەپێی سیاسەتی میدیایی ئاراستەی بکات. کاریگەری میدیای نابەرپرس لەسەر وەرگر چییە؟ دەتوانین بڵین کۆمەڵێک لایەن لە خۆ دەگرێت. لەوانە یەک، لە ڕووی دەرونیەوە وەرگرەکان لە ئەنجامی زیادەڕەویکردنی بەردەوامی ڕووداوەکاندا تووشی دڵەڕاوکە و ترس دەبن. لەوانەیە متمانیان بەسەر چاوە میدیایەکان لەدەست بدەن. لە هەندێک حاڵەتدا ئەمە دەبێتە هۆی گرژی بەردەوامیان هەستکردن بە بێدەسەڵاتی لە بەرامبەر ڕووداوەکاندا. دوو، لە ڕووی کۆمەڵایەتیەوە میدیای نابەرپرسیار بەشدارە لە بڵاوکردنەوەی ناتەبایی لە نێوان گروپە جیاوازەکان و بەها هاوبەشەکانی وەک هاودەنگی و ڕێزگرتن لە یەکتر لاواز دەکات. هەروەها لەوانەیە دووبەرەکی لە نێوان ئەندامانی کۆمەڵگەدا زیاد بکات یان هاندەری ڕەگەزپەرستی بێت، اینجا چ سیاسی بێت یان کۆمەڵایەتی یان ئاینی. سێ، لە ڕووی سیاسیەوە میدیای نابەرپرس دەتوانێت بیرروڕای گشتی بەلاڕێدا ببات و بەشداری دیموکراسی لاواز بکات و دەنگۆیەک بچێنێت کە کاریگەری لەسەر هەڵوێستی دەنگدەران و بڕیارە سیاسیەکان هەبێت. چۆن بتوانین بەرپەرچی میدیای نابەرپرسانە بدەینەوە؟ لا ڕێگەی بڵاوکردنەوەی هوشیاری پێشوەک وەرگرفێری چۆنەتی پشتڕاستکردنەوەی هەواڵ و سەرچاوەکانی بکرێت. پێویستە کەناڵەکانی ڕاگەیاندن پیشەیانە کار بکەن و پابند بن بە پیشە و ئەخلاقی کاری ڕۆژنامەنووسیەوە. ئەوەش لە ڕێگەی پاراستنی بابەتی بوون و وردبین لە بڵاوکردنەوەی زانیاری و خۆیان لەژێر کاریگەری فشارە سیاسیان ئابوووریەکان بەدوور بگرن. لە ڕێگەی بەهێزکردنی یاسا و چاودێریکردنی میدیاکان و دەرکردنی یاسای ڕوون بۆ سزادانی ئەو دامەزراوانە یان ئەو کەسانەی کە بانقەس هەواڵی چاواشەکارانە بڵاو دەکەنەوە و پشتگیری لە میدیای بەدیل و میدیای سێبەر دەکەنەوە. هاندانی ئەو پلاتفۆرمانەی کە ناوەڕۆکی ورد و متمانە پێکراو پێشکەش دەکەن بۆ ئەوەی کێبڕکێ لەگەڵ دەستگاکانی ڕاگەیاندنی نابەرپرسیار بکەن. لە کۆتاییدا میدیا ئامرازێکی بەهێزە کە دەتوانێت هوشیاری بنیاز بنێت یان تێکی بدات. هەروەها ڕنگدانەوەی هوشیاری و بەرپرسیارەتی کۆمەڵگەیە. میدیای نابەرپرسیار وەرگر دەکاتە قوربانی ترس و زانیاری هەڵا. کاریگەری لەسەر دەروون و ڕەفتاریان دەبێت. پەیکەری کۆمەڵایەتی هەڵدەوەشێنێتەوە و بەشداری سیاسی لاواز دەکات.
بۆیە کۆمەڵگا پێویستی بە هوشیاری ڕەخنەگرانە و میدیای پیشەیی بەرپرسیار و یاسای ڕێگری هەیە بۆ دڵنیابوون لەوەی کە میدیا وەک ئامرازێکی زانین و تێگەیشتن بمێنێتەوە، نەک ئامرازێک بۆ شڵەژان و سەرلێشێواوی و زانیاری هەڵا.